خۆشەویست و هێژا بەرنامەی ئەمڕۆی هونەر و ژیانمان لەسەر خاتووی هونەرمەند ئاسۆسە. بفەرمونون پێکەوە بڕین بۆ لای خاتوو ئاسۆس و ژیان و هونەری ببینین چۆن پێکەوە گونجاون و چۆن تەعامل بەری یەکترەوە دەکەن. فەرمونون. ئاسۆس هەم باش. عفو کاتیش تەقدیر فەرموو. فەرموو خێش. میوانداری ئێمە قبول کرد. حەزەکەمی تر من زۆر قسە نەکەم درێژی بە مۆزوعەکەی خۆم نیم و قسە نەکەم و چۆن یەکترمان ناسی و چۆن دۆزیم تۆ ئەمانە وازی لێبێنی با ڕاستەوخۆ بچینە سەر خاتوو ئاسۆس و باسی خۆ بکە و کەی دەستە کرد بە ئیش و کاری هونەری. دووبارە بەخێر بن سەرچاوان. هیوادارم بەرنامەیەک بێ کە ئیتر جێی خۆمان بکەینەوە لە دڵی بینەرانە. کارکردنی من ئەتوانم بڵام هەرچەنەم قسەی تۆزێک تەقلیدی و دووبارە چەندین کەسی ترێڵێتەوە، بەڵام ژیانی من وا بوو هەر لە مناڵێ و لە چالاکی قوتابخانەکان و کە بە خۆشحاڵیەوە ئێستش زۆربەی مامۆستاکانم لە حەیاتە ماون و ئەیان بینم و ئاگاداری کارەکان من سەرەتا بەکاری شانۆ میوزیک و گۆرانی وتن و ئەم بابەتە هونەریانە دەسم پێ کردبوو وێنە کێشان بە بەردەوام و دوجار لە قۆناقی دوی ناوەندی دەستم بە کار کرد لە سنتەری گەنجان بەشی شێوەکاری لە سەرەتای تەختیتکردن و تۆزێک لە مەجالی قوڕ و بەم شێوەیە بەردەوام بوو. لە مەجالی چی ئەفوو؟ تەختیت هونەری سکێچکێش. دواتر بە هونەری قوڕ دەستم بە کار کردو لە بەشی پەیکەرسازی درێژەم بە کارەکانممە. لە شەشی ئامادەیی کە دەرچووم بە خۆشحاڵیەوە کۆلێژی هونەر وەریگرتم کە جێگەی خۆشحاڵی بوو بۆ من. بەردەوام خەونم بەوە بینی کە لە کۆلێژی هونەر بەردەوام درێژە بە کارەکانم بەم و تا ئەم زەمانە بەردەوام هەر قوڕەکە خۆی قڕکردن من کاتی خۆی دایکم دایکم تەنووری هەبوو، تەنووری هەر بە قوڕ و گڵ و شتانە دروستەکرا. ئەتوانم بڵم سەرەتا یەکەم جار لەوە بوو کە ئەمە بۆچی وا دروست کراوە یان چۆن و پرسیارکردن بە بەردەوام. ئیتر ئەتوانم بڵم سەرەتای ناسینی من بە قوڕ لەوێەوە بوو. دوجار هەموو مناڵێکی کوردی شوازام هەر یاری بە قوڕ و خۆڵ هەر کردووە لە بەردرگا. ئیتر بۆیە ئەوە شێوازی ناسینەکەی بوو، بەڵام وەکو ئاماژەم پێ لە دوی ناوەندیەوە ئیتر قوڕم لە سنتەری گەنجان بەکارهێنا بۆ ئیشی هونەری. ئەتوانم بڵم سنتەری گەنجان زۆرێک لە هونەرمەندانی پەروەردە کرد. بۆ ئەو کات و زەمەنە خول و دەوراتی زۆر باشیان هەبوو، هەر لە هونەری وێنە کێشان و سیرامیک و پەیکەرسازی و زۆر بواری هونەری میوزیک شانۆ هەموو ئەم مەجالانەی تیا هەبوو، بەڵام بە خۆشحاڵیەوە من هونەری پەیکەرسازیم هەڵبژارد. بۆ بەسەڵەن ئێستا ڕەفیقێکمان هەیە لە هەمەوتی بوو، بەڵام بۆ پەیکەرسازی هەڵبژارد لە دنیای شێوەکاریە خۆی پەیکەرسازی بەشێکە لە شێوەکاری پێم پێگەڵاڵت نەبوو. لە دنیای شێوەکاریە تۆ بۆ پەیکەرسازی هەڵبژارد؟ بە بڕوای من دیارە خۆشەویستی من بۆ ئەو هونەرە وای لێ کردم. هونەری پێکەرسازی زۆر تایبەتمەندێتی خۆی هەیە، زۆر بەرکەوتنی لەگەڵا جیاوازە وەک لە هەموو هونەرەکانی کە هونەری پێکەرسازی ئەتوانم بڵم لە هونەری شێوەکاریە لە ڕووی ڕسم و سیرامیکیشەوە بۆ من زۆر جێگەی پایەخ بوو، چونکە ڕاستەوخۆ بەر ئەو ئیشە ئەکەوتم کە ئەمیز بنیادی بنێم.
قوڕێک هیچ نییە بەڵام دوجار تۆ بنیادێکی لێ دروستەکەی. پێشەوەی کە بچی بۆ زانکۆ هیچ ئەزمموی پێکەرسازی هەبوو؟ بڵێ وەکو ئاماژم پێ لە سنتەری گەنجان کارم هەبوو، یەکەم پرۆژەم بۆ دایک بوو، لە چەندین پێشانگایە بەشدار بووم لەگەڵ هاوڕەکانم و هی ئەو کاتێکە هونەرمەند زیرەک میرە سەرپەرشتیە کرد هەر ئەو کاتەش، بۆیە ئەتوانم بڵەمەوە دەست پێک بوو بۆ من. فەرقی ئەوەی کە تەبعەن پێشەوەی کە بچی بۆ زانکۆ بە شێوازی تەجروبی کار کردووە، ڕەنگە مامۆستات هەبوو بێ بەڵام مامۆستاکە نایت بەو شێوازی ئاکادمی و قەواعدی و فێری تۆ بکات پێکەرسازی دیارە هەر شتانێکی سەرەکیت پێڵێ. کە چی بۆ زانکۆ چه هەستێک بوو؟ یعنی کە چیتە ناو دنیای ئاکادمیەوە چه تاسیرێکی لەسەر تۆ بوو؟ ئەو شتێک کە فێر بووی بە غەڵەت یان بە دروست چۆن بیر لێ کردەوە؟ چۆن لە یەکە یانەوە ئەم دوو دنیایە، دنیای تەجروبە و دنیای ئاکادمیا وەبەستمە؟ ناتوانین بڵین ئەم دنیای تەجروبەی یەکە خەڵەتە، چونکە ئەتوانم بڵم ئەمەیان دەستپێکێکی زۆر زۆر باشترە بۆ ناو ئەکادمیا، چونکە ئەکادمی لە سفرەوە دووبارە دەستی پێکاتەوە، بەڵام من مەرحەلەیەکی زۆر باشیم بڕێ بوو. ئەتوانم بڵم ئەکادمی تەواوکەری مەرحەلەی تەجروبەی یەکەم بوو، لەوێ زۆر باشتر فێر بووم. وەکو یاسای بیرکارێکی خۆمان یەک و یەک دووەکە، بەڵام ئەویش هەموو دکتۆر و ئوستازەکانمان فێرانە کردی شێوازی قوردانان چۆنە، لێکردنەوەی چۆنە. ئێستاش بیرمە ئوستازێکم هەبوو ئەو هونەری پێکەرسازی گرنگەکەی هەرەوەندەیە کە تۆ یادەی ئەنی یالی ئەەکەیتەوە. ئەم دوو مەرحەلەیە بە زیادکردن و کەمکردن ئیشەکەت تەواو ئەبێ و تەرکیزێکی زۆر باشی ئەوێ فێری ئەوە ئەکردی چاو و چەنێک بەکاربێنی، چۆن قیاسات زۆر زۆر گرنگە لە هونەری پێکەرسازی و بە تایبەت کەسێکیش کە ئەکادمی بێ. بۆیە توانم بڵم بەو شێوازە زیاتر ئەکادمیەکەم پەرە پێەیە. دەستە خۆش. ڕۆژانە بە چیوە مەشغوڵی؟ لە ئێستاە ئەتوانم بڵم چەند پرۆژەیەکم لەبەردەستایە، مەرحەلە بە مەرحەلە پرۆژەکان تەواوەکەم، بۆیە وازم دەوامێکی ڕۆژانەم هەبوو، بەڵام وازم لەو کارە هێنا لەبەرەوەی هونەری پێکەرسازەکەم زۆر بەلاوە گرنگتر بوو، کارەکەم لە هەموو کارێک پێ خۆشەویستتر بوو. پێکەرسازی ئەتژینێ وەکو ژیانی؟ نا بەداخەوە ئەگەر بڵێ من بۆ ژیان پێکەرسازیەکەم نا، نەکەر پێکەرسازی هەچ هونەرێکی کەبێ تۆ بۆ ژیان بیکەیت بەداخەوە. نا ڕۆژگاری ئێستا ئەوەیە بڵێ ئەتوانن کولفە و ماوەتی زۆر باشە بۆ دابین بکەن، نا ئەوەشە من بڵم نا بەڕاستی هیچ ژیان نییە، بەسی ئەگەر کەسێک خۆشەویستی نەبێ بۆ ئەو کارە ناتوانێت درێژەی پێ. حەزە وایە حەزە. ئەی دەوامێک ترە هەبوو وازە لێ هێنا لەبەر ئەم پرۆژەیە بەس یان هەر بە ئام وازە لە ئیش و کار هێنا و ئەتەوێ پێکەرساز بێ، ئاسۆسی پێکەرساز و تەواو؟ نا پێم خۆشە کارێکی کەم هەبێت، چونکە بەڕاستی ئەبێ کارێک هەبێ بۆ بژێوی ژیانی خۆت، بەڵام ئەگەر نەش بێت پێکەرسازەکەم لە هەموو کارێک پێ باشترە و ئەگەر هەشم بێت هەر ئەبێ لە تەنیشتیا هونەری پێکەرسازەکەم درێژە پێ بم. بەڵام لە ئێستاە بۆچی وازم لەو دەوامە هێنا هۆکارەکەی دوو پرۆژەی گەورم لە ئایندەیە بەرهەمە بێت. ئەتوانین ببینین تەوان بچینە سەری؟ بە خۆشحاڵیەوە ئێستا ئەتوانم بڵێم بینەی پرۆژەیەکیانم جێبەجێ کردووە، ئەیتە وەردە وەرزە لە ئیشکردنە. زۆر بە ئەگەر پێت خۆش بێ بچین بۆ کارگاکەت و بە خۆشحاڵیەوە زانین ئاسۆسخان چۆن ئیشەکە بە قوڕ. بە خۆشحاڵیەوە لە خزمەتتان فەرموو.
ئەمە شوێنی کارکردنمە ئەمویست ئاماژە بە شتێک بەم کە نزیکی 6 مانگە بێ ئەم شوێنەیە ناو پێم ماڵی خوشکەکەم زۆر سوازیانەکەم چونکە بەڕاستی زۆر پاڵپشت و هاندەر من بۆ کارەکانی من لە کات و ساتی زۆر جیاواز من نەتوانم ئیش بکەم هیچ گرفتێکم بۆ دروست نابێ بە شەوە بە ڕۆژە بەیانە هەر کاتێک زۆر سپاس بۆ دیزانێکی جوانە کردووە ئیتر سادەیە بەڵام دڵنشینە ناکە گەورەشە شوێنەکە پێشتر شوێنەکە هەرهین بوو بلوک بوو ئەوە تازە بۆیان چاکردم میتر وتم با هیچ نەبێ ڕوکەژێکی جوانی هەبێ بۆ کاتی ئیشکردنم ئیتی وردە وردە ئیشەڵایکم بە گەلەرێکی بچووک بۆ خۆم و ئیشەکانم دەستیوانیش خۆش بێت تەواو با بزانی لەم کاتەیە لە هەموو کاتێکە هونەرمەند پێویستی بە پاڵپشتێک ڕاستە اینجا تۆ بەڕاستی جیاوازی کە هەیە لەگەڵ هونەرمەندەکانی تر ئەویش ئەوەیە کە تۆ شوێنێکیان ناوتێت تەوان خۆبەخشی شاوێنەوە بەتاکید شانسێکی زۆر گەورە هەیە کە خوشک و زاواکی ئاوات هەیە بەتاکید یارمەتیت من دەستیان خۆش بێ بەڕاستی توانم بڵێم زۆر ئەوان عیلەکەم زۆر هاوکار و پاڵپشت من بۆ ئەم کارانە یعنی تا ئەندازەی کە توانم پێیان بڵێم ئەمانە تەنها خێزان نین ڕەفیقیشن بۆ یعنی جێی هەموو شتێکیان بۆ کردومەتەوە ئەمە ئیشەکەمانەوە ئەوە کارێکی نوێمە ئیشەڵا بەم نزیکانە ئەبێ لە مانگی حوتا تەواو بێت قسەی لەسەر بکەین یان نا بەس ناوی شخصێتەکەی ئاشکرا ناکەین جارێ چونکە بۆ مانگی حوتە و زەمانێکی ماوە لە بەردەمە بەس ئێستا بینە ئیشەکەم کردووە ئیتی وردە ڕۆژانە یەم بۆ کارکردن لێرە بە بەردەوام کاری تیاکەم جارێ بە هەر ناکەی ببینن فەرموو ڕۆژانە نانە دەچە خۆش بێت ڕۆژانە من خۆم بە تەنها کار بکەم ڕاهاتووم لەسەرەوەی کە بەدی ئێستا جارێ پیاوێکی مەڕیخیە بەڵێ تەنها جارێ تەشریحی دەموچاو و کەلەی سەر و ئیتر وردە ئیش لەو بابەتانەیەکەم یعنی ئەمە پۆرتڕێکی نیمتەنەوە بەڵێ تەن مەبەستم تەنی نییە بەڵێ نیوەی ڕاستە هەچکە با تۆزە کار بکەین تایە ئەم تەوان ماتریالەکە ئێستا قوڕە بەڵێ هەر بە قوڕەمێنی یان ئایندا قاڵب یەکەیت و ئەیکەی بە ماتریالێکی تر ئەمە قۆناغی قوڕەکەیەتی دوای ئیشکردن بە قوڕکە بە دیتێڵەوە هەموو ئیشەکە تەواو بێ قاڵبی گەچێکین لە دوای قاڵبکردنی گەچەکە دووبارە ئەو قاڵبە میکسەکەینەوە پێکەوە ئەنجا ئەیبین بۆ ئەو معمەلەیان بۆ ئەو شوێن کارگەیی کە ئەمانەوێ تیا سەب بکرێت ئیتر بە هەچ مەتریالەکەیکەی ئەو کاتە قەرار لای خۆدا یعنی مس بێ بڕۆنزە بێ بەڵێ ئەو کاتە تۆ بەپێی ئەو کولفەیی کە بۆ ئەو پرۆژەیە دابین کردووە یان ئیتر شێوازی ئەو ئەگەر ئیشەکە داواکاری بێ لەسەر چ مەتریالێک داوایان کردووە ئەبێ بەو شێوازە دەیڕێژیتەوە فکرەی خۆتە پرۆژەی خۆتە یان داواکراوە ئەمە پرۆژەی خۆمە بیرۆکەکە ئەتوانم بڵێم یعنی داواکردن و داواکاری منیش بوو هەردووکمان بوون تا توانیمان بەیەکەوە قەرار بین لەگەڵ بنەماڵی ئەم هونەرمەندە خۆشەویست زۆر باش یعنی تو ئیشی داواکاری شەکەی یعنی ئەگەر خەڵک پێیان خۆش بێ هەیکەلێک یان یادگاریک لە کەسێکی خۆیان هێنکەن تۆ توانی کاریان بۆ بکەی بەڵێ بێگومان داواکاری وەرەگری بەڵێ کارکردنی هونەرمەند دەتوانم بڵێم ئەبێت بە هەموو ئەندازەکان قبول بکرێت و بتوانێت ئیش بکات ئەگەر ئیشێک داواکاری بێ ینی بیرۆکەکە هی خۆت نەبێ یاخود ئیشێک بیرۆکە هەری خۆت بێ گرنگەوەی تۆ کار بکەیت و بەردەوام بیت ئەوە زۆر گرنگە بۆ هونەرمەند
باشە بە کاتێک تو ئیشەکەی منیشانی قسە بکەم تۆزی چەنەبازی بکەم باشە تۆ وەکو کچێک وەکو با بڵێن ئەم ڕۆژوبیرانە نیوەی کۆمەڵگا هیچ بڕبەستە هەیە لە کۆمەڵگایە هیچ شتێک هەیە کە مەسەڵەن بڕبەستی ئیشەکەت بێت کۆمەڵگای خۆمانایێ کەم تا زۆر هەر ئەبێت بەڵام سوپاس ئێستا خەڵک ئەوەندە ڕۆشنبیر بووە ئەوەندە چاوی کراوەتەوە کە توانم بڵم وەکو ساڵی هەفتاکان یاخود هێشتا و تەنانەت نەوەدەکانیش ڕێکچاروان نەماوە تۆزێک باشتر بووە بەڵام ئێستش کۆمەڵگە هەرەتوانین بکەین بە دوو باشەوە بەشێکی هەر دەستخۆشیە بەشێکی ڕەتکردنەوەی هونەری پیکەرسازیە ئایا بە بابەدینیەکەیە بێ یاخود هەر بە و لایەنەیە بێ کە کچێک بۆشی ئەم ئیشە بکە چونکە بەڕاستی ئیشکردنی هونەری پیکەرسازی زۆر قورسە توانە و سەلیقەیەکی زۆر باشی ئەوێ کارکردنێکی تەواوی ئەوێ ئەتوانم بڵم ئەبێت تۆ واز لە کۆمەڵێ لایەنی خۆت بینیت بۆ ئەو ئیشە تا ئەندازەیەک ئیشکردنت تۆ لەگەڵ هەموو چین و توێژێکە ئەبێت وەکو ئەوەی کە لە زۆر کاتی تر و چاوپێکەوتنەکانی تریشمە ئاماژەم بەوەیەوە کە منە چم بۆ لای دارتاشە چم بۆ منتیقە سنایەکە کە زۆر کەسەن و زۆر عایلە و خانەوادە هەیە ئەمەیان پێ قبوڵ ناکرێت کچەکەیان بچێتە ئەو شوێنە خۆشبەختانە تۆ ئەو شتە و نییە ئەو بڕبەستە و نییە خۆشبەختانە زۆر هاوکاری مەکەن لە زۆر کاتا من هەر کەس نەبێت لەگەڵم ئەتوانم بڵم دایکم و باوکم یا خوشکەکەم زاواکەم براکانم هەر یەکێکیان بێ ئەتوانن دەرفەتی ئەوە بن بە من کە خۆیان بێن یارمەتیم بن بەڵێ جا وەکو کچیان وەکو ژن چەند کەسمان هەیە لە سلێمانی ئیشی پەیکەرەکە زۆرن جدی یعنی مابەستمەوە نیە مامۆستا بێ بڵێ وانە بڵێتەوە مەسەڵەن ئەوە شتێکی جیانە ڕاست ئەوەی کە پراکتیکی بێ یعنی ئیش بکات بەڕاستی ئەوەی کە من زیاتر هونەری سەر شەقام ئەتوانم بڵم هونەرمەندەکان بە جەماوەر ئەناسێنێت لەوە ئەچێ ئێستا زۆر کەسمان هەبێ کە ئیش ئەکەن بە هاوبەشی پێشانگای هاوبەشی بەشداریەکەن و زۆر باشیشە ئیشەکانیان یعنی کوالێتێکی باشە توانە و قودرەتێکی زۆریان هەیە بەڵام لەوە چیتر بە هەر جۆرێک لە جۆرەکانیان دەرفەتی ئەوەیان بۆ نەڕەخساوە کە هونەرێکی سەرشەقام نمایش بکەن چونکە هونەری سەرشەقام زۆرترین بینەر ئەتناسێت بۆیە بەداخەوە من تا ئێستا وابزانم تەنها بەس تاراخانە ناسم ئەویش دوورە و دوور کە ئەزانم هونەرمەندێکی پەیکەرسازە و کاری هەیە بەڵێ ئەویش کارێکی لەسەر شەقام هەیە هیوادارم ئەم بەرنامە ئێمە ببێ بە شتێک ئەوانتریش بیبینن بجوڵن ئیش بکەن هیوادارم من هەموو کات وتومە ڕاستە ئەمە خولیایەکی زۆر تایبەتی من بووە بەڵام ئەتوانم بژڵم بەو ئەندازەیە کار ئەەکەم کە کچان و ژنان و خانمانی ئێمە تا ڕادەیەک ئەو ترسیان نەمێنێ لە هونەری پەیکەرسازی تۆزێک خانمانی ئێمە بۆچی هونەری پەیکەرسازیان حەز بینیان ئەگەر حەزیشیان پێی بێ درێژەی پێنایەن وەکو وتم ئەو بربەستانە هەیە کە تۆ بێ بچیتە زۆر شوێنی تایبەتیەوە کە بەداخەوە شوێنی ئیشکردنە ئەوە نابێنایی بنین شوێنی پیاوان یان ژنان چونکە ئەو شوێنی کارە کێشە نییە چونکە ئەوە شوێنی کارکردنە بەڵام ئەتوانم بڵم ئێمە لەبەر ئەو لایەنەیە زۆر بەمان کە کار ناکەین هۆکارەکەی چییە نازانی خەتت بووە بیاندوێنی هاوکارەکانت ئەوانەی کە بەیەکەوە بوون لە زانکۆ تەخەڕوشتان کردووە ڕەفیقەکانی خۆت بیاندوێنی بزانی بۆ ئیش ناکەن یانی تەبعاً خۆ تۆ بەتەنیا نەبووی لە زانکۆ من تەخەڕوجم 12 تەلەبە بووین 10 تەلەبەمان کچ بووین تەنها 2 کوڕمان لەگەڵا بوون بەڵام بەداخەوە هیچیان ئێستا کار ناکەن یان ئەگەر کاریش بکەن لاوە چێبەست کاری بچووک و کاری پێشانگا بەو شێوەیە ئیش بکەن ئیشێکی تایبەتی زۆر کاتیشەی لەوا چیانەمە زەمەنیان بۆ نەڕەخسا بێت ئەتوانم ئەوە بڵێم چونکە ئینسان نابێت
با ئەنانێتەوە قسە بکە ڕاستە منم توانایم هەم قودرەتم هەبوو بەڵام هەوڵ و ماندووبوونێکی زۆرم تا یەکەمین پرۆژەم کە پرۆژەی هونەرمەند شەماڵچایی بوو کە نمایشم کرد ئەتوانم بڵم تا ڕادەیەکی زۆر پێیانەوتم نابێ و ئیشە بکەیت چونکە گەورەترین باج ئەی تۆ لەو ڕۆی کە ئەگەر ئیشەکەت زۆر باش نەبێ لە ڕووی یعنی ئەکادیمیەوە یان ئیشەکە دەنگدانەوەیکی خراپی بێ بەڵام دوجار ئینسانە بە قەرار با لەسەرەوەی کە هەچ کار و پرۆژەیەکی هەبوو تا چەند بڕیارەیە سەرکەوتن بەدەست بێنێ ئەبێ ئەوەندەش چاوەڕێی ئەوە بکا کە ئەو ئیشاگەر لەناو کۆمەڵگەیە بڵێ لەناو کۆمەڵگە قوبوڵ نەکرێ لەوە ئەچێ لەناوان ئەکادیمیەکانە جیاوازی هەبێ ڕەخنە هەر هەیە بە بەردەوام بەڵام کۆمەڵگە زۆر دەوری هەیە کەسانی ئاسایی زۆر دەوریان هەیە لە کارکردنا کە تا چەندێک ئەم پەیامە ئەگات بەوان بۆیە بە خۆشبەختیەوە ئەتوانم من بڵم ئەو پرۆژەیە زۆر باش بە زۆر یان ئیشی گەورەت کردووە خاتم ناڵم پرۆژەی لە یەکەمین پرۆژە کە زۆر گەورە بوو بەشداریم تایە کرد ئەو کاتە تەنها وەکو بەشداریکردن لەگەڵ هونەرمەند زیرەک میرە پرۆژەی پەیکەری بەرخودان هی شەرەفان بوو ئەوە بەشداریم کرد کە یەکەمین پرۆژە بوو کە بۆ ئەندازەیە گەورە بێت و من بەرکەوتم هەبێ لەگەڵیا بەرزیەکەی 12 مەتر بوو بە قاعیدەکەیەوە پرۆژەیەکی زۆر تایبەت بوو ئەتوانم بڵم ڕاست بۆ خۆشەویستی من لەبەرەوەی بۆ ئەو کارە ئەوە بوو کە بۆ خانمێک بوو بۆ شەرەفانێک بوو بەڵام بە ئەندازەی ئەوەش گەورەی کردم کە چاو نەترسانەتر زیاتر ئیشکەم من لە دوای ئەو پرۆژەیەوە بڕیارم ما کە ئیترە بێ لەگەڵ هاوڕێ و هونەرمەند و برای خۆشەویستم کاکە چێنەر کە زۆر هاوکاری کردم بۆ ئەوەی کە ئیتر من ئیشێک بکەم قەراریە بەسەرەوەی کە من داوام کرد یارمەتیم بن بۆەوەی بتوانم چونکە لە بەڕێوەبەرایەتەکەی ئەوانەوە بوجەی ئەو کارانە سەرفەکرا داوام لێکردن هاوکاریم بکەن بەڵام بە خۆشحاڵیەوە هاوکاری و پاڵپشتێکی زۆر باشم بوون ئیتر بڕیارم ما پرۆژەی هونەرمەند شەماڵچایی کرا بە هاوکاری ئەو چەندێک گەورەیە وتە 12 متر بەرزەوەیە ئەوە هی پەیکەری بەرخودان بوو هی زیرەک میرە بەڵام پرۆژەکەی شەماڵچایی بکە پرۆژەی خۆم بوو بیرۆکەکە بەرزی ئەو دوو بەش پێکاتەوە بۆ بە ئیشێکی مۆنۆمنتی بەرزیەکەی سۆڵۆی مۆسیقاکەم 4 مەتر و تقریباً 25 بۆ 30 سانتیمە پەیکەرەکەشم بە قاعیدەکەیەوە نزیکەی 2 مەترە لەکوێ دانراوە لە لای ددرگەی دووەمی زانکۆی سلێمانی کەمپینۆی زانکۆ ئەگەر دەرفەت هەبوو ڕووی سەردانی بە خۆشحاڵیەوە بە خۆشحاڵیەوە گوتی و نەیکرد چین هەزەکەم لە نزیکەوە ببینی دوو لای بۆستی و ڕسم بگرین یەکەم جار بۆ یادگاری خۆمان بە خۆشحاڵیەوە کەچین بۆ هەشتێنێ ڕسم نەگرین ناینەوە بە دڵنیاییەوە نا بە خۆشحاڵیەوە قسەیشی لەسەرەکەین دەریا هەزەکەم ئەگەر دەرفەت هەبوو بچینە بۆ ئەو شوێنانە من لە ئێستا زۆر سوپاس لە ئێستا بۆیە ئەوەندە چونکە تازە کارکردنی من ئەتوانم بڵم بە بینەران و بە کۆمەڵگە ئاشنا بوو لەو کارەی شەماڵچاییەوە کە خەڵکێک زۆر خۆشەویستیان هەبوو بۆ هونەرمەند کە هیچ کارێکیشی بۆ نەکرابوو کارێکیش بوو تا ڕادەیەک لە هونەری پەیکەرسازی کووردا جیاواز بوو بەوەی کە لە دوو بەش پێکات بوو هێمان بۆ ئیشەکە بەکارهێنا بوو بۆیە ئەو دەنگدانەوەی هەبوو خۆشبەختانە لە دوای ئەوەشەوە کتێبخانەی گشتی داوای لێکردم بۆ فستیڤاڵی دووهەمی ڕۆژی جیهانی کتێب کە کارێکیان بۆ بکەم لە دوای ئەو پرۆژەیە یەکسەر کاری پرۆژەی سێگۆشەیی سێ کوچکەی بابانم کرد ئەوەش ئێستا لە بەردەم کتێبخانەی گشتیایە زۆر سوپاس زانی یەکەم کەس لە سلێمانی چ ژنێک بوو ئیشی کرد پێکەر بەداخەوە حەزمە کرد بیزان منی کەس نەیزانی ئەبێ من بیزانم ضرورە زۆر
والله بعضی شوێنی بەرزونزمیە کە بێیان ئەگەر هەوای شتێک کە بێ زیاتریش قوڕەکە میکسەبێتەوە پێکەوە زۆر باشەوە یا ڕێکردنەوەیەکی خێرایی کە ئەزانی بەرزونزمی لەکوێیە قوڕ بۆ کوێی تردانی وەکو پێشتر وتم هوەری ئێمە ئەوەیە ئەبێ یا قوڕدانینیان لێکەینەوە هەتا ئەو شێواز و شکڵەیەتە بەردەستمان وردە وردە دەیئەنی بەڵام دواتر کە دەست ئەکەین بە ڕێکردنەوەی ئەبێ تەسوی ئیشەکە بکرێت ئەنجا ئەو کاتازانی وردە وردە لە بەعزێ شوێنە بێ قوڕ لێ بکەینەوە ئەنجا خۆشی شەزانی بەس لێ بزانی بەڕاستی هوەرێکی زۆر تایبەتە زۆر زۆر چونکە لە ناوێ هەر دەستمان بە قڕوشتە و بۆچینە ماڵەوە کاکێ فڕیان تەشتی کۆدەی خۆ زۆر زۆر تایبەتی هەیە هوەری پەیکەرسازی لای من و ئەتوانم بڵێم ئەوەشی کە پەیکەرساز بێ ئەو ئەحساسی هەیە بووی هەوڵ و ماندووبوونێکی زۆر زۆرەیەم بە چەند ڕۆژێک و کاتێکی زۆر زۆر هەتا ئەم ئیشە نزیکەمەوە لەو شخصێتە بەڵام کە ئەم ئیشە تەواوەکەم بۆ قۆناغی دوای ئەمە ئەم ئیشیان تێکەیەمەوە قوڕەکە بەکاردێنیتەوە ئێستا کە ئەم ئیشە تەواوە بێ بە هەموو دیتێڵ و وردەکارەکانیەوە قاڵب یەکەم لە کاتی قاڵبکردنەکە من ئیش منجا بە قاڵبەکە هەیە ئەم قوڕە تێکەیەمەوە بەس قاڵبەکە وەرەگرم قوڕەکە بەکاردێنیتەوە بەستەوەیە یان هەر فڕی نە تەواوی تر یعنی قوڕەکە لا ئەبم بۆ ئەو پرۆژەیە مەبەستم دوای قاڵبەکە بۆ سەبکردنەکەی قاڵبەکە ئەشکێنم یعنی هەر مەرحەلەی پێشتری ئەشکێنیتەوە بۆ مەرحەلەی دووەمی تایبەتمەندی هوەری پەیکەرسازی لەوەیە زۆر جوانە زۆر چێژێکی تایبەت بە هوەرمەند دەبەخشێ هەوڵی هەتا مەرحەلەیەکە بڕی کەچی دوای بۆ مەرحەلەی دووەم یەکەم ئەشکێنیتەوە ئەبێ وای لێ بکەی دووەم ئەشکێنیتەوە بۆ سێهەم زۆر تایبەتمەندی هەیە قەت بووە ئیشی بکەی تەواو بێت تەواویتر ڕووی بۆ قاڵب پێشەوەی کە قاڵب بکەی بەدڵە نەبوو بێتێکی یابێ وەڵا لەوەی هونەرمەند پێشەوەی کە قاڵب بکەی سەرفۆکە تەواوەکەی سریەکەی بینی ئەو شتە نییە کە ئەتویست لە مەرحەلەی لە سەفر دەست پێ بکەیت بە دڵنیایەوە لە مەرحەلەی زانکۆ بووم ئاخر ساڵم بوو بۆ کاتی تەخەڕوج بوو زەختێکی زۆرمان لەسەر بوو ئەنجا ئەشمانوێست ئیشەکانمان هەمووی بڕۆنس بکەین بەڵام باش بۆ ماکێت بوو یعنی قیاسی زۆر گەورە ئاوهات طبیعی یان نیو حەجم و نیو نەبووە بۆیە ئەچوم یعنی هاتە سەرەوەی کە ئیتر من تەواو هەموو لەم ساتی ئاخیریشم کردبوو برتمان بۆ مەعمەل لە گەلەرێکەی هونەرمەند بەیانمانی بوو بڕیارەمان ئەو ئیشە ناکە تێکم مایەوە لە سفرەوە بەڵام زۆر کات هەیە ئیشکردن تایبەتمەندێکی زۆر جوانی هەیە لەوەی کە چەند کاتێکی زۆر و زەمانێکی زۆر هەبوو پێوەی خەریک بووم بەڵام ئەو کاتە بە یەک ڕۆژ ئەو ئیشەی پێشترم کردبوو و زۆر بە باشتریش یعنی زۆر کات هەیە ئەبێ ئەو ئەحساسە زۆر زۆر بێ ئەنجا ئەتوانی ئیشێک 100% خۆت پێت قوڵ بێ ئەنجا بینەر هەیکەلێکی نیشەکەی بە چاوە بەس ئێستا بە ئەمە کەس نامناسێت لای ئێمە وایە هاوڕێ ئەبێ کەسەکە زۆر زۆر بناسرێت یان بەداخەوە زۆر ئەو حاڵەتەشمان هەبووە ئەبێ شخصێتێک مردە بێت ئەنجاچین پەیکەری بۆ بکەین بەڵام خۆشبەختانە ئێستا مرچکەیە توانم بڵێم شکێنراوە زۆر بڕوا ڕێزی لێ بەدڵنیاییەوە ئێستا زۆرێک لە هاوڕێیان هونەرمەندان کار لەسەر هونەرمەندە زیندووەکانەکەن ئەوە زۆر زۆر باشە بەڵام من دائیمەن زۆر خولیای ئەوەم هەبووە کار لەسەر شخصێت و کەسایەتیە بکەم کە کاری بۆ نەکرابێت و زائیدەن لە بیر چوو بێتەوە ئەگەر مرد بێت ئەگەر هەژ بێ لە پێی ئەو توانە و خزمەتەی کە هەیەی کارێکی بۆ بکەم ڕێزی لێ بکەم بەڵێ هەش کەسێک و بە سپۆری خۆی توان ڕێزی لێ بەدڵنیاییەوە تۆ
وەکو پەیکەرساز موزیسین وەکو موزیک شوێوەکان وەکو سوزان وێنەیەک لەگەڵ بەشەکانی تری شێوەکاریە تەعامل چۆن پەیوەندی هەیە؟ بەدڵنیاییەوە من زۆرێک لە هاوڕێکانم هونەرمەندن بەشی شێوەکاری ڕەسم سیرامیک زۆر باش تەنانەت میوزیکیش هونەرمەند دائیمەن بەرکەوتی لەگەڵ هەموو کەسێکە ئەبێ شەر نییە هەر لەگەڵ مەجالەکەی خۆیان هاوڕێ و هاودۆست بێ ئەکرێ لە بوارەکانی کەشا بێ بگنەرانیش ماوەت ئەگەر مەجال هەبوو بەس مەجالمان ڕەخسان هاتین وڵای پەیکەری شەمال ساعیب ئەز دەکەم خۆت زیاتر قسەی لەسەر بکەی چۆن کردت پێشنیاری تۆ بوو داوایان لێ کردی هۆکاری ئەوەی کە پەیکەری شەمال ساعیب دروستکەی چی بوو؟ سەرەتا کارکردنم بۆ پەیکەری هونەرمەند شەمال ساعیب بیرۆکەکە هی خۆم بوو جێبەجێ کار خۆمم ئەوە بوو لەگەڵ چەند هونەرمەندێکی خۆشەویست و هاوڕێم مۆناقەشەی و ئیشەم کرد پێم خۆش بوو کە کارێک بۆ هونەرمەند بکەم کە بەداخەوە تا ئێستا هیچ کارێکی بۆ نەکرا بوو بۆیە پێم باش بوو یەکەمین کار و پرۆژە و ئەزمموی من بێ بۆ هونەرمەند شەمال ساعیب لە ڕووی دیزاینەوە گۆڕانکاری زۆری بەسەرهات هەتاکو گەشتە بواری جێبەجێکردن کاتەکەی نزیکەی 3 مانگ و شتێکی 3 مانگ بوو بە تەقریبی 3 مانگی خایەن بۆ جێبەجێکردنی لا 2 بەش پێک هات پرۆژەکەم بە زیادکردنی هێمایی کلیلی سۆڵ بۆ پرۆژەی هونەرمەند شەمال ساعیب بوو بە پرۆژەیەکی مۆنومنتی کە بۆ هونەرمەند بوو ئەتوانم بڵێم لە پای ئەو هەموو ئەزمموی هونەری و کارکردن و داهێنانی کە خزمەتێکی زۆر باشی بە هونەری کوردی کردبوو لە بواری میوزیکە پێم خۆش بوو منیش خزمەتێکی هونەرمەند و لایەنی هونەری پەیکەرسازی بکەم بە ئاراستەیەکی جیاوازتر و هەنگاوێک
هونەرێکی وەچەرخانەتر جیاواز لە هونەری پەیکەرسازی ئەویش بە زیادکردنی ئەو کلیلی سۆڵەیە بوو. کارکردن وەکو هەموو پرۆژەیەکی ئاسایی لە مەراحیلی قوڕ و گەچ و ئەو شێوازانی کارکردن بەڵێ بەو مەراحیلانەیە ڕۆژتووە، بەڵام مەتریاڵەکەی هاڕاوەی بەردە کە دامڕژاوتەوەپی و کلیلی سۆڵە کۆشم لە پلێتە و پێشتریش ئاماژەم پێەیە کە بەرزی کلیلی سۆڵەکە 4 مەتر و شتێکە و بەرزی پەیکەری هونەرمەندیش تقریبا 2 مەترە. دەستە خۆش بێ دەستە خۆش. ئەمەی شوێنەکەی کەتیڤەکەی کە هێنا هەنێ لێرە نووسراوە بە یارمەتی بەڵێ لایەنی جێبەجێکارەکەی بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری هونەری شێوەکاری بوو کە توانم بڵم زۆر سوپاسی هەموو ئەو کەسانەکەم کە هاوکارم بوون و یارمەتیان نام بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژەیە هەرچەنە ئەتوانم بڵم بەرەوبەرایەتی ڕۆشنبیری بەشێکی پارەکەیان سەرف کرد لە بودجەی ئەو تەرخانکردنەی کە بۆ پەیکەری هونەرمەند بوو، بەڵام زۆرێک لە سپۆنسەرەکان هاوکارم بوون کە لێرەوە بەدەیان جارویستومە سوپاس و پێزانینیان ئاراستە بکەم و ناویان بێنم، بەڵام بەداخۆ خۆیان نایانەوێ ناویان بێنم. ئەوان تەنها بەس بۆ هاوکاریکردن و پاڵپشتیکردنی هونەرمەندان کارەکەن بۆ ناوی کۆمپانیاکانیان یاخود بۆ ناوی شوێن و مەکانی خۆیان نییە. دیزایانی سەوزایی و جوانکاری ئێرەش کۆمپانیای لانتانا بۆ سوپاسیانەکەم کە ئەوانیش سپۆنسەریان کرد، یعنی بە 3-4 سپۆنسەر ئەنجا پرۆژەی هونەرمەند شەماڵ ساعید جێبەجێکرا. دەستی تۆ خۆش بێت و نمونەی ئەوانیش زیاد. دووبارە زۆر سوپاسی کاک شۆڕش جوانڕۆیی و کاک بابەکردڕێی یەکەم، چونکە ئەتوانم بڵێم ئەوان بوون هۆکاری بنیادنانی ئەم پرۆژەیە و زائیدەن هونەرمەند و هاوڕێی خۆشەویستم کاکە چێنەر نزار کە زۆر هاوکار و پاڵپشتم بوو، چونکە ئەمە یەکەمین تەجروبەی من بوو لەسەر شەقامە. ئەگەر هاوکاری و پاڵپشتی ئەم هاوڕێ و کەسە نزیکانە نەبووایە بەدڵنیای و نەمەتوانی پرۆژێ ئەگەر یەکەمیشم بکردایە ئەو بەو شێوازە نەئەبوو یاخود نەم ئەتوانی هەنگاوی دواتر و دواتریش. دەستی تۆ خۆش بێت و دەستی ئەوانیش هەروە خۆش بە هاوکاری هەموو سۆلەکەیە بەڕاستی جوانە بە یەکەوە جوانن ئاوا. بەڵێ بەڵێ کارکردنی هونەرمەند و ئەو خزمەتەی کە هەیبووە و لە مەجای هونەری میوزیکا دائیمەن پێم خۆش بۆ لە کارەکانمە ڕنگدانەوەیەکی تایبەتمەندی هەبێ بۆ ئەو شخصیەتانەی کە ئەکرێ، ئاگایە هونەرمەندێکی میوزیک شەنان، نووسەرە، شاعیرە، ئەبێ ڕنگدانەوەی هەبێ لە هونەری پەیکەرسازێکەمە. بەجددی وایە دەستە خۆش بە حەزەکەم بڕین بۆ کتێبخانەی گشتیش سەریە و زۆر سوپاس. ئەمە شێکێک لەو ئیشانەی کە کردوتەوە وایە وەکویشی سەر شەقامەوە باسە کرد. ئەی زیاتر باسی کە زیاتر وەسفی کە بۆ کردت چۆن بوو کردت. ئەم پرۆژەیە ئەتوانم بڵم لەوە سەرچاوی کرد لە دوای ئەوەی کە پرۆژەی شەماڵ ساعید تا ڕادەیەک بە زۆرێک لە هونەرمەندان و ڕۆشنبیرانی ئەم شارە خۆشەویستەی ناسانم بەڕێز کاکەلان ڕەوف بەڕێوەبەری کتێبخانەی گشتی بوو، پەیوەندی پێوە کردم کە وتی پرۆژەیەکمان هەیە ئەمانەوێ لە دووهەمین ساڵیادی ڕۆژی جیهانی کتێبە کە دووەم جارە فستیڤاڵێکی وە تایبەتی بۆ ئەکرێ لە کتێبخانەی گشتیە کارێکی هەبێ. بیرۆکەکە بیرۆکەی ئەو بوو، بەڵام ئیتر زۆر گۆڕانکاری بەسەرها و هەموو کات لە بواری هونەری پەیکەرسازیە کاتێکە دیزاینێک یاخود بیرۆکەیەکت هەیە تا کاتی جێبەجێکردنی زۆر گۆڕانکاری بەسەرایەت، یعنی زۆر کاتێ ئیشکالت بۆ دروستە بێت لە ڕووی تەنفیزکردنەوە. ئێمە ئیشەکە ئیشێکی دیواربەندی بوو، قەرارمان لێیە بوو کە ئیشێکی دیواربەند بێ بە سەر ئەم بینایە بە ڕووی جەمخانەکەیە هەڵیواسین، بەڵام دواتر کە سیرمان کرد شەرحی ئەکەینەوە کێشەیەمان بۆ دروست بوو ڕاگیری ناکرد، وەزنی هەبوو ئیشەکە، بۆیە بڕیارمان نابیکەین بە پرۆژەیەکی سێگۆشەیی سێ کوچکەی بابان کە ئەم بەشی پێشەوە زائیدەن بەشی دواوەی سێ کوچکەی بابانی لێ نووسراوە.
دیوانی نالی و سالم و کوردی بوو درێژیەکەی ئەتوانم با بڵین پانیەکەیەتی کە تقریبەنەکە 3 مەتر و 30 سانتیمە بەرزێکەشی 2 چلە کە بە ئیشی سکێچات لە پێشە حەفرمان کردووە ئەو سکێچمان بۆ هەرسێ کەسایەتێکە کردو دواتر لە ڕێگەی جیهازی سێنسی و لێزەرەوە کە مەواد و مەتریالەکەی پلاستیک و ئەلیکۆبۆن و ئاسنە دەستە خۆش بێ ئەمە بەس بە سپۆنسەری کتێبخانە کتێبخانەی گشتی داوایان کردبوو کە ئەو ئیشە بکەم حتمما هەر لە ڕێگەی خۆیانەوە بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری هونەر دووبارە ئەو بیرۆکەیە چونکە هی ئەمان بوو هاوکاری کتێبخانەی کردبوو ئەوانیش لە نێو هونەرمەندانە منیان دەستنیشان کردبوو جێگەی خۆشحاڵی بوو بۆم بۆیە بڕیارم ماکە ئەو ئیشە جێبەجێ بکەم دەستە خۆش بێ زۆر سپاس دەمونەت زۆر سپاس دەکەم مەمنون سپاس با بڕێ تۆزی ئیسراحەت بکەین فەرموو حەزت لەکوێ زیاتر بۆ کوێ ڕۆی کێشەم نابێ بەڵام من ئەوەی کە بێمە دەرەوە و دانیشتم ئەگەر لەگەڵ لە هاوڕێیان و هونەرمەندانم هەبێت یاخود ئیشێکی تایبەتم ماڵی چالاک بۆ ماڵی چالاک شوێنی حەسانەوەیەکی خۆش دێزانی زۆر ئارامە زۆر خۆش یعنی تۆ موعیدەکانە لەگەڵ ڕەفیقەکانتان زیاتر لێرە بە تایبەتەوەی کە کۆبوونەوەیەکی هونەری هەبێ مناقەشەکردوێن لەسەر پرۆژەیەکی هونەری پێکمان لێرەی زۆر جوانە شوێنی دەست خۆش ئەتەوێت چی بکەی لە ژیانە بەڕنامە چییە بۆ داهاتوو هەتا بتوانم بەردەوام بم لە هونەری پەیکردسازی بە ئاڕاستێکی زۆر زۆر باشتر ئەوەندەی ئیتر زانیم لە توانامایە و کارەکە ناشرین ناکەم لە هەر کات و ساتێکی شازانیم هونەری پەیکردسازی چیدی بەدەستی منەوە بەرهەمێکی جوانتر و ناوازتر نابەخشێ هیوادارم تر خۆم بۆستم باشترە وەک لە پێشەوەی هەموو کەس نەخدم لێ بگرێ خۆمەوەستێنم چه پرۆژەیەکی تر هەیە لە خەیاڵ تا هەیە مەسەڵەن کە بتەوێ تەئسیرێکی ئەو تۆ لەسەر کۆمەڵگایە دابنێت بۆ نمونە بە ئاوا باسی کەم باشترە ئەگەر تۆ وەکو ژنێک وەکو کچێک لەناو کۆمەڵگای کوردی ئێستەیان لەناو ئەم کۆمەڵگایە کە ئەژیت چه بەرنامەیەکە هەیە بۆ هەنگاوێک بەرەو پێشنانی ئافرەتان یان ژنان یان دەرخستنی جوانی ئافرەت و ژنان مەبەستە بەزایی چۆنە مەبەستی لە مەبەستی من تێگەشتی بەڵێ جوانتری کەین لەناو کۆمەڵگایە هەندێ ئەو توندوتی ژیانە کە هەتا ئێستا هەبووە وەلا بنێنرێت لەلایەن تۆ کە هونەرمەندێکی موعەسری لەناو کۆمەڵگاکەیە ئێستا زۆر لە خەون و خەیاڵمایە ئەگەر کۆمەڵگا و زائیدەن خێزانەکانمان و کە لە سەروی هەموویەوەیەتی و دواتر لایەنێک یاخود حکوومەت سپۆنسەرمان بکە کۆمەڵێک خانمی باش گروپێک چۆن گروپی کیژانی میوزیک هەیە با گروپی کیژانی پەیکەرسازیشمان هەبێ زۆر یعنی ئەو بیرۆکەیەم لەلا هەیە ئێستا کە ئەمەوێ کۆمەڵێک خانمی دەستڕەنگین دەست خۆش بکەن کۆمەڵی خانمی دەستڕەنگینی باش پێکەوە موسسەیەکی پەیکەرسازیمان هەبێ تا بتوانین زۆرترین گرنگەوەی خانم هەمووی تایە کۆ بێتەوە بەڕاستی وایە بەس من نامەوێ بیشارمەوە ئەوەی کە زۆر زۆر لەلام گرنگە خانمانی شێوەکار زۆر زۆرن لە مەجالەکانی کە بەڵام لە مەجالی کەونە جەختەکەمەوە لەسەر پەیکەرسازی ئەوەیە کە خانمان نایەنەوێ دەرکەون یاخود بەتەنها ئیش ناکەن بۆیە ئەگەر وەکو گروپی لەوە ئەچە زۆر باشتر بتوانێت کار
کارێ هەبێت و بەردەوام بیت هاوکاری یەکتر بکەین بۆیە زۆر زۆر جەخت لەسەرەوەکەمەوە کە خانمانی پیکەرسازێک بگرن و مواسسەیەکی باشمان هەبێت. هیوادارم ئەم فکرەیە بگەینیتە ئاماژە فکرێکی جوانە. تا ئێستا بە دووسێ کەسم وتووە کە ئەتوانم بڵم ئەتوانن هاوکارمان بن لە ڕووی مادیەکەیەوە پاڵپشتی و هاوکاری خۆیانیان دەربڕیوە بۆیە ئەگەر لە ئێستاە خانمان ئەنجا کۆکەمەوە دەستکەم بەوەی کە خانمان کۆکەمەوە تا چەندێک توانە و ئیسەدادی ئەوەیان تایە کە دەست بکەن بەو ئیشە هیوادارم سەربڕێن بیگەنیتە ئەنجام. باشتر خۆت باشترە زانی لەم چەند ساڵی ئەخیرە کچی کورد بە شێوازێکی شۆڕشگێڕی و تووڕە ناسرا بەداخەوە هەرچەند شتێکی جوانە هەرچەند ڕێبازێکیان ڕێبازێکی زۆر پیرۆزە وڵات پارێزن وڵاتیان پاراستووە بەڵام خۆشتر ئەوەیە کە کچی کورد وەکو هونەرمەندێکیش دەربکەوێت کچی کورد وەکو ئەکتێرێکی سینەما دەربکەوێت کچی کورد وەکو شێوەکار و موزیسیانیش دەربکەوێت ئەمەش کەس ناتوانێ بیکە ئیلا کچەکە خۆی نەیەوێت ئەبێ خۆت ئەو تەسهەیە بە ژیانی خۆت و من هەموو کادوتومە هونەری پیکەرسازی بۆیە خانمان تۆزێک لی دوور ئەکەونەوە هۆکارەکەی وێت کە هونەرێکی تا ڕادەیەک ڕقە تۆ بەرکەوتە و لەگەڵ ڕقترین مەتریال و مەوادە هەیە تەنها مەوادێک کە هەمان بێنەرم بێت و ئێمەکاری پێ بکەین قوڕەکە یان مۆمە لە دوای ئەم مەرحەلەیە هەموو مەراحلەکانێکی زۆر ڕقن یعنی تۆ ئەبێ لە کۆمەڵی ئونوسەت و جوانێتی و کچێتی خۆت خۆش ببی لە پێناو بەرهەم و ئامانجێکی تایبەت بە هونەری پیکەرسازیش تا ئێستا سەرکەوتنە بەدەستێداوە هیوادارین بەردەوام بەرەو پێش بڕیت و سەرکەوتنی زیاتر و ئیشی جوانتر و زیاتر و خۆشتر و شارەکەی جوانەکەی تەواو زۆر سپاس هیوادارم بتوانم بابینەوە سەر ئیش و کارەکانی خۆت پەیاممان زۆر گەیان ڕاست پیکەرسازی هەروە کە باسمان کرد پێشتر و ئێستاش لەناو هونەرەکانە هونەرێکی سەختە قورسە چۆن تەعامل لەگەڵا کردووە تا ئێستا مەسەڵەن بۆ نمونە من بمەوێ بێم فێری من نەواک بڵێم کچێکی تازە پێگەشت و حەزی لە پیکەرسازیە بێت بۆ لای ئاسوسخان بڵێ تۆ بەمە مامۆسا ئێستا دوو خوێندکاری شتێکە فێڵەی چییە؟ ئەبێ زۆر چاو نەترس بێ ئەبێ نەترسێ لەوەی کە برینارە بێت یان نەترسێ لە کەوت نەخوارەوەی چونکە ئەم ئیشە بەرکەوتەی لەگەڵ هەموو ئەو شتانەیە بە برینارە بی ئەکەویتە خوارەوە چیتە شوێنی بەرز بەڕاستی زەختی زۆرت ئەوێ کە شتی زۆر قورسمان هەیە ئێمە هەڵەیەگرین زۆر کاتێ فەردەگەچ مەجبورم ئەگە شوێنێک کەسێک نەبێ ئاوکاریم بکە من خۆم بە تەنها هەڵەیەگرم و ڕایکێشم بۆ جێبەجێکردنی ئیشەکەی خۆم بەڵام گرنگ ئەوەیە ئێمە نەوەستین گرنگ ئەوەیە لەم شتانە نەترسین بۆیە هەموو کات پێم وتون سەیریکەن من لە کاتی ئیشکردنا چۆن ئیشەکەم و کاشمە دەرەوە چۆنم ئەسڵەن کاشمە دەرەوە نازان هەر پیکەرسازم ئەڵێ ناوەجێەوە دەست نەیاتە قڕ و خۆڵیش بەڵام ئیتر ئەبێ ئەو لایەنەشت هەبێ ینی خۆت توانی تەوازنی هەردوو لایەنەکە ڕاگری ئێستا دوو خوێندکاری ناسکی جوانم هەیە کە ئەتوانم بڵم هەفتەی جارێک ئەوانیان کۆمەڵشتی سەرەتاییە فێریانەکەم کۆمەڵە شەرحیاتی بچووکە کە هەر بۆیانەکەم بەڵام خۆشیان ئەتوانم بڵم چونکە حەز و خولیایەکی تایبەتی و تا ڕادەیەکیش خانەوادەیەکی هونەردۆستن نەک هونەرزان یان هونەرمەندیانتیانە بەس هونەردۆستن ئەتوانم ئەگەر بەم ڕێچکەی ئێستا هەن بەردەوام بن کەسی زۆر باش و زۆر ئەکادمی و تایبەتیان لێ دەرەچێت دەستە خۆش بێت نمونە زۆر بێت هیوادارم دووبارەیەکەمەوە هیوادارم دایم بەرەو پێش بڕۆ هیوادارم بەو نەفەسەوە کارەکەم بەڕاستی توانی تاسیریکی جوانیش بەسەر کۆمەڵگاکەمانەدا بنیت وەکو کچێکی ڕۆحسووک و هونەرمەند زۆر قسەمان کرد باش هاتەمەوە فەرموو دەستە خۆش بێ بینەرانی خۆشەویست و هێژا لەم شوێنە جوان و ناسکەی هونەریە
دینە کۆتایی بەرنامەکەمان هیوادارم بەرنامەکەتان بەدڵ بوو بێت هونەرمەندێکی تری کوردمان پێ ناسانن خات و ئاسۆس ئەگەر قسێکە هەیە بۆ کۆتایی زۆر سوپاس لە کۆتایی ڕۆژەکەی منە هیوادارم میوانێکی ڕۆحسۆکی هەموو ماڵێکی هونەری کوردی و هەموو لایەک بوو بێتی هیوادارم بەو نەفەسەوە بەردەوام کار بکەم تا بتوانم کاری ناوازەتر و باشتر پێشکەش بە هونەری کوردی بکەم و زائیدەن شاری ڕۆشنبیری بێبەش نەبێت لە هەموو وڵاتانی دنیا بە کاری جوانتر و جوانتر بە هاوکاری هەموو هونەرمەندان و هاوڕێیان بەرەو پێش بچێت زەمانێکی زۆر وەچەرخان و باشتر بێت لە هونەری پەیکەرسازی بەگشتی هیوادارم لە ئایندەیە بەم نزیکانە لە مانگی حەوتە ئەزمموی ئەو دوو مانگەشم ببیندێت و نمایشی بکەم بە باشترین شێوە سپاس بۆ هاوکاری و پاڵپشتی وەبزانم کەناڵەکانیش زۆرێکی ترە لەوەی کە هونەرمەند دەتوانێت زیاتر برەو با بەکارەکانی هەتاکو لایەنی ڕاگەیاندن پاڵپشتی هونەرمەند بن ئەوەندەی ترە و هونەرمەندە ئەتوانێت کار بکات برەو بە ئیشی خۆی بات نمونەی ئێوەش زۆر بێ و ماندوو نەبن زۆر سپاس بینەرانی خۆشەویست هەر بمێنن بە شادی و خۆشی هەردەم بەختەوەر بن خواتان لەگەڵ